ئێمڕۆ ئێمە وەکو هەرسێ دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێر و دووهۆک هاتین بۆ بەڕێز پەرلەمانی هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی و هەردوو لیژنەی یاسایی و لیژنەی ناوخۆ کۆبوونەوە بۆ ئەوەی چارەسەری کێشەی با بڵێن بۆشایی یاسایی ئەنجومەنەکان چارەسەر بکەین. بەحقەت پێشنیاری ئێمە ئەوە بوو لەبەرەوەی داواکاریی زۆری هاوڵاتیان لەسەر ئێمە بۆ ڕاپەڕاندنی کاروباری هاوڵاتیان. بۆیە ئێمە سوپاسی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەین کە ئەمڕۆ دەرفەتیاندا بۆ ئەوەی پێشنیاری خۆمانیان پێشکەش بکەین و ئەوانیش لە لیژنەی یاسایی و لیژنەی ناوخۆ لەسەری کۆ دەبنەوە بۆ ئەوەی چارەسەرێک بۆ بۆشایی یاسایی ئەنجومەنەکان ببینەوە. ماوەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان کۆتایی هاتوو، بەڵام لەسەر بەهۆی بارودۆخی هەرێمی کوردستان و بارودۆخی کە لە ڕابردووەتیا بوو بەداخەوە کە نەتوانرا لە خولی پێشووە چارەسەری چارەنووسی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت. بە خۆشحاڵی و سوپاس و دەستخۆشیمان بۆ خولی نوێی پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ کۆبوونەوە ڕێکەوتین لەسەر ئەوەی کە پەرلەمانی کوردستان دوای ئەوەی کۆبوونەوەی تر ئەنجامەدا لەگەڵ فراکسیۆنەکانی ناو پەرلەمان و ئەوان لەبەرەوەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچەوە بەڕێزیان بە کۆبوونەوەیان لەگەڵ فراکسیۆنەکان بڕیاردەدەن کە چۆن چارەسەری چارەنووسی ئەنجومەنی پارێزگاکان بکەن بۆ داهاتوو بۆ شێوازی کارکردنی ئەنجومەنی پارێزگاکان و بۆی بۆشایی یاسایی دروست نەبێت. ساڵێکە ئەوان ناتوان لە ماوەی یاسایی داناژین، ناتوانن بڕیاردە بکەن و هەروەها هیچ قەراراتێک بدەن. بۆیە داوای درێژکردنەوەیان کرد ئەوەی جێگای تێبینی هەندێک لە ئەندامانی پەرلەمان بوو ماوەکە بوو کە دەبێت ماوە دیاری بکرێت لەناو پرۆژەکە، بەڵام ئەو پرۆژەیە وەرنەگیرا وەکو پرۆژێکی ئەساسی، بۆیە دەبێت فراکسیۆنەکان پرۆژە پێشکەش بکەن. ئێمە پێشنیارمان وایە کە ماوە دیاری بکرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان، نەک مەتاتی بێت